ئەڵێ پیاوێکی لوتپەرس هەبوو دەوڵەمەندێک گەورە لە پارێزگایەک لە پارێزگاکانی کوردستان. ئەم پیاوە دەڕۆشت ڕۆژانە کورسیەکی دائنا لە بەردەم بیناکەیە دانیشت، جوێنی بە وەستاکە ئەدا و قسەی بۆ کرێکارەکەتە کرد و کوێر بن، دەستان بشکێ، قاشتان بشکێ، بۆوا دەکەن بەردەوام قسەی پیان دەکرد. بێمنەت بوو ئەم ڕۆنایی بخودبانی کەتە دێم کێشەم نییە، پارەی هەیە. ئەو کەسێک کە لەگەڵیان نابوو دەڵێ ڕۆژێک وەستا بووم، کاتێکم زانی کەسێک هات شێت بوو، شێتی تەواو هات کردی ئەمەی کابرای دەوڵەمەندە، ئەوە ڕای وەشانە بان کورسێکە، وتی بۆ لە خۆت بایویتە ئەو لوتبەرزیە چییە؟ بۆچی جوێن بۆ خەڵکە فەقیر و هەژارە ئەدەی؟ نازانی کفنەکەت گیرفانی نییە؟ بەبێ دینار و دەرهەمە ڕۆیتە ناو قەبرەکەتەوە، بۆچی سوکایەتی بەم کرێکار و وەسایانە دەکەی؟ ئەڵێ ئەم پیاوە بە تەمەنە کاتێک کە ئەم شێتە ئەوە نەسیحەتی کرد، دوای ئەوە ئاها دەبان کورسیە دائەنی یەک قسەی ناکرد، حەقی بەسەر کەسەوە نەما، تەواو بۆ خۆی عاقڵ بوو. تۆیش کفنەکەت گیرفانی نییە، پۆز لێ مەدە، بە خۆتا بچۆرەوە.